مطعم عشائري في مدينة دير الزور. عشائر تنتفض دیمەنێک لە پارێزگای دێرە زور شارەکە لە لێواری تەقینەوەدایە. ئەمەش ئەو بۆمبە تەوقیت کراوەیە کە هەسەدە بۆ گروپە چەکدارەکان و حکوومەتی سووری بەجێهێشت. ڕۆژ نییە لە شارۆچکەی زیبان و ناوچەکانی دیکەی پارێزگای دێرە زووری سووریا خۆپیشاندان ئەنجام نەدرێت و دەنگی تەقە نەبیسترێت. ئاڵۆزیەکان دوای کشانەوەی هەسەدە زۆر زیادیان کردووە. هەسەدا و پارێزگایی وەک بۆمبێکی چەندراو بۆ حکوومەتی دیمەشق بەجێهێشت چونکە عەشیرەتەکانی ناوچەکە داوای خێروبێری نەوتەکەیان دەکەن. گروپە چەکدارەکانی سووریاش ئامادەنین ئەو خێرە بەش بکەن. عەشیرەتەکانی ناوچەکە دەڵێن خێری ئەو چێڵگانە دەبێت لە پێشەم و سووریەکاندا بۆ ئەوان بێت چونکە کاریگەری لەسەر ژیانیان هەیە. ڕەنگە هەرە و داواکاریش هۆکاری هەڵگەڕانەوەیان بێت لە هەسەدا چونکە لەو ئاڵۆزیەدا دەتوانن داهاتی چێڵگەکان بۆ خۆیان بەرن یان ڕێکەوتنێک لەگەڵ حکومەت بکەن تا پشکی زۆریان بەرکەوێت. پێشەوەی حکومەتی هەسەدە و ناوچانە بەجێ بێڵێت چێڵگە نەوتیەکانی دێرە زوور ڕۆژانە 150,000 بەرمیل نەوتیان لێ دەردەهێنرا. بەڵام لە ساڵی 2014 بەرەمهێنان کەم بوو و دواتر هەسە دەتوانی کۆنتڕۆڵی دۆخەکە بکات. بەهۆی نەبوونی پشتیوانیشەوە عەشیرەتە عەرەبەکان تەنها چاوێن لە سامانەکە بوو بەڵام نەیان دەتوانی دژی هەسەدە بوەستنەوە. بەهاتنی گروپە چەکدارە سووریەکان لە مانگی ڕابردوودا ئەو عەشیرەتانە دژی هەسەدە وەستانەوە. ئێستاش لە دژی چەکدارە سووریەکان و دەیانەوێت نەوتی ناوچەکەیان ببێتە هاوبەش لەگەڵ حکومەتی سووریادا و هەردوو لە هەڕەشە لە یەکتری دەکەن. ئەوەی دەردەکەوێت هەسەدە تەماحی عەشیرەتەکانی بینیوە بۆیە وەک بۆمبە تەوقیت کراوەکە ئەو ناوچەی بۆ چەکدارانی سووری چۆڵ کرد و ئێستاش لە هەر خولەکێکدا ئەگەری تەقینەوە هەیە بە ڕووی چەکدارە سووریەکاندا.